خۆی لە ڕاستیە پیرۆزی لە بیرروباوەڕان نییە، هیچ بیرروباوەڕێک پیرۆز نییە. تۆ ئەتوانێت ڕخنە لە بیرروباوەڕەکەی من بگری، من ئەتوان ڕخنە لە بیرروباوەڕەکەی تۆ بگرم، چونکە ئەم بیرروباوەڕە مەسەن لە سەردەمانێکە ئینسان خۆی دروستی کردووە، ئینسان خۆی پێیگەیشتووە. مەسەڵەن کۆمەڵێک ئینسان بیرروڕای ئیسلامیان دروست کرد، لە کاتێکا مەسەن لەوانەیە لە سەردەمێکە کە دروست بێ بە پەنجەی دەست ئەژمێژان، دوای ئەکسەریەت بۆ تا ئەکسەریەت بووە، دوایش لەوانەیە نەمێنێت، چکە زۆر دین و بیر و ڕایتر هەبووە کە لە مێژووە کە بڵین ئەکسەرەتی کۆمەلگاکان بووە نەماون ئەو بۆ ئەو بیر و ڕایانە خۆن بە ڕەخنەگرتن لیان بە شتی تازە دائمە دێتە پێشەوە. ئینسان ئەبێت شتی تازە بخاتە جێگەشتی کۆن، ئەمە ئیتر قانونی ژیانە، ینی قانونی نەفیە. تۆ شتێک دێت کە باشترە ئەوی تر نەفی ئەەکەیتەوە. مەسەڵەن تۆ تەماشاکە لە ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاستدا مەسیحیەت ئەکسەریەت بوو لە کۆمەلگای ئەوروپیا، بەڵام لە سەرەتاوە مەسەڵەن لە ڕێنسانسە ڕەخنە لەم دینە کرا کە زۆر تەداخل لە ژیانی ئینسانە ئەکات و زۆر وا ئەکات کە ئینسان بەرەو دواوە بگەڕێتەوە، هیچ پێش نەکەوێتوانە زۆر ڕەخنەی لێگیرا. لە سەرەتاوە مەسەڵەن مەسیحیەت زۆر بەڕۆڕووی ئەم بیر و ڕایانە ئەبووە، ئەویست سەرکوتی کات، ئەویست ئەو چەنان مەسەن چەندین کەس کوژراوە، یعنی لە سێدارە دراوە لەبەرەوەی کە بیرروڕای جیاوازی، بەڵام وەردەوای لێ هاتووە کە پەسەند کراوە. ئەم عقلێتێکی سکۆلاریستی ئەلمانی هاتۆتە پێشەوە، مەسەڵەن دەور و نەخشی مەسیحیەتی نەیەشتۆ. ئێستا مەسیحیەت ئەقلیەتە، ئێستا مەسیحیەت لە چاو کۆمەلگا، لە چاو بیرروڕاکانی کۆمەلگا ئەقلیەتە، یعنی ئەمە تازەکە کە هاتووە نەفی ئەوەی پێشووی کردوێتەوە. ئەنجا شتێکی کە ئێستا مەسەڵەن لە ئێرانە لەو ماوانی پێشووە هەنوو نابێ مەسەڵەن ڕێگا لەوە بگیرێت کە نابێت کە کەس ڕەخنەی لەسەر ئەوە هەبێت کە حیجاب بکرێت، کەچی ئێستا مەسەڵەن پزیشکیان خۆی ئەڵێ ئەبێ کۆمەلگا ئازاد بکرێت، بێ ژنان ئازاد بکرن، خوان ئەگەر باوەڕیان بە حیجابەیە بیکەن، ئەگەر باوەڕیان هەیە با نیکەن. ئێستا وای لێ هاتۆ مەسەڵەن کۆمەلگای ئێران ژنەکانیان بە تایبەتی وە گەنجەکانیان هەتا ئەتوانن قسەی ئازادانە بکەن لە بەرامبەر دین، لە بەرامبەر مەلاکان ناتوانن ئاخوندەکان ناتوان لەسەر جادە دەرکەونە. ئێستا من هاوڕێکی ئەوەم هەیە لە سەرکارەکەم کە سوکاری لە تارانن، پێم ئەڵێ لە بەرامبەر ماڵی باوکی و دایکە مزگەوتێک هەیە، مزگەوتەکە کەس ڕووی تێ ناکا ئێستا. یعنی ئەڵێ زۆر مشکلەیەک گەورە لە ئێرانە ئەوەیە کە ئێستا خەڵک گەنجەکان بە تایبەتی ڕوو لە مزگەوت ناکەن. مەسەڵەن ئەمە مەسەڵەن توانرا کە ئەم پیرۆزیە تێک بشکێنرێت، یعنی پیرۆز نییە بە بڕوای من بێجگە لە ئینسان هیچ شتێکی تر، هیچ بیرروباوەڕێکی تر پیرۆز نییە.